چۆنم ناڵ ئازیزەکان باشە؟ دەنگ و باسان چۆنە؟ ئەییا خوار باش بن باشە پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێین؟ گوندی کوێ؟ گوندی گەورە دێ سەر بە ناحیەی کوێیە؟ ئاخجەلەر ئەی ئاخجەلەر سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای چەمچەماڵ سەر بە پارێزگای کوێیە؟ ئەی ئافەرین یان چەپڕێک قایم بۆ خۆتان باشە پێم بڵێن حەزەکە سەرەتا چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ زۆر باشە چیرۆکێکتان بۆ خوێنمەوە دواتریش هەنێک گفتوگۆکەین لەسەر ژیانی ڕۆژانەتان و لەسەر گوندەکەتان باشە؟ ئەڵێ بەیانیەک پێش ناخواردن ژینۆی پچکۆلانە چووە لای باوکی هەنێ پارەی لێ وەرگرت تا لە نانەوەکە چەند نانێک بکڕێ بۆ بەرچاییکردنی بەیانی سەر پۆشەکەی یا بەسەریا و لە بن ملیاتون بە دەرزیەک بەستی لە ماڵ چووە دەرەوە کاتێک کە نانەکەی هێنایەوە یەکێک لە نانەکان لەتێکی بچووکی مابوو کە چایی تێکرا ژینۆ لە تەنانەکەی لە بەردەمی خۆیان دانا و دەستی بە شێواندنی چاکەی بەردەمی خۆی کرد باوکی لی پرسی ژینۆ ئایا ئەو لە تەنانە بەشەکە ژینۆ وتی بەڵێ بابە ئەمە بەشی خۆمە و نامەوێ بەشی کەسی تر بخۆم باوکی وتی لەوە چێ ئەم بەیانیە زۆرە برسی بوو بێ ئەو بەشەی تری نانەکە و بەدەم ڕێگاوە خواردووە ژینۆ بە پێکەنینەوە بزەیەکی بۆ باوکی کرد و پڕ لە ئەدەب وتی نەخێر بابەجان من بەدەم ڕێگاوە شت ناخۆم باوکی وتی ئەی بۆچی نانەکە و تەنیا یەک پارچەی ماوە ژینۆ وتی بابەجان کە بە کۆڵانەکەی هاتمەوە پیاوێکی هەژارم بینی سەیری نانەکەی ئەکرد دیار بوو زۆر برسی بوو بۆیە منیش نانەکەم کرد بە 4 بەشەوە 3 بەشیمیا بەو پیاوە و حەزم نەکرد باسی بکەم بەڵام نەمتوانی لە وەڵامانەوەی تۆیە ڕاستیەکان بشارمەوە باوکی بە بزەیەکی پڕ لە سۆزە و سوپاسی کرد و دەستی هێنا بە سەری ژینۆیە و نانەکەی خۆی کرد بە 2 بەشەوە و بەشێکی یا بە ژینۆ ژینۆ وتی بابەجان من هەرە منەم بەسە باوکی وتی ژینۆ جان من ئەزانم کە تۆ تێری پێ ناخۆی چووی بۆ قوتابخانە برسیوە بێ ژینۆ وتی بابەجان من نامەوێ خۆم تێر بم و هەژار برسی بێ با هەردووکمان نیوە تێر بین باشترە ئەی یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزان بۆ ئەوەیە کە بە ڕۆژووە بین کە لەسەر برسێتی فێر بین باوکی ئافرینی کرد و پێیوت هەر بژی کچەکەم بەڕاستی تۆ مناڵێکی زۆر بلیمەت و لێ هاتووی مناڵەکان جیوەکەکەتان پێ چۆن بوو خۆش بوو ئەی ئافرین یەک چەپڵی تر لێبەن ئێستا یەکێک ئێمە لاتان و پرسیارتان لێ یەکەم لەسەر چیرۆکەکە و هەروەها لەسەر گوندەکەش باشە؟ مالیک بەڵێ چۆنی؟ باشی زیتەڵا دەنگ و باسە؟ هەرم نییە ئەی لەخوا بەجیابێ مالیک بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی؟ حەوت زۆر باشە ئەوەم زۆر بەدڵە مالیک بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ 8 ئەی باشە ئەگەر دەرچوون بۆ پۆلی 9 10 و 11 و 12 چیەکەن واز لە خوێندنێنن؟ ئەسیم بۆ زانکۆ نا گوندەکەتان تا پۆلی 8 تایە وایە؟ بەڵێ ئەی دوای پۆلی 8 کە چوونە پۆلی 9
ئەچین بۆ گۆپاڵە بۆ کوێ گۆپاڵە گۆپاڵە زۆر دوورە لێرەوە چارەکە 20 دقەیە ڕێگایە بە پێ ڕوونیان بە بە سیارە سیارە بە سیارە بەڵێ ئاگاتان لە خۆتان بێ ئەگەر ڕۆیشتن هەموو هاوڕێکاتان بەیەکەوە بڕۆن و یەکتری بەجێ نێڵن باشە بەڵێ باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مەڕ و وڵاخ مەڕ و وڵاغ باشە ئەی بەرهەمی شیر و پەنیر و ئەمانەی هەیە مەڕ و ماڵاتەکان بەڵێ ئەی چی لێکەن هەمووی خۆتانەی خۆن بەڵێ ئەی نەینێرن بەشی شار بیفرۆشن بۆ خەڵکی شاریش بەڵێ ئەی فرۆشنەوە بەڵێ هەر زۆر زۆر باشە ئافرین مالیکجان دەست خۆش یەک چەپڵە بۆ مالیک هەر بژی لاوی بەڵێ چۆنی وەڵا باشم دەنگ و باسە یاخوا سەلامەجی یاخوا تۆش سەلامەت بیلاوینجان لاوی بەڵێ منە خۆشەوێ بەڵێ باشە تۆ سەیری بەرنامەکانی ئەماکەی بەڵێ زۆرە بەدڵە بەڵێ ئەی فلم کارتۆنەکانمان هەر زۆر ئەی خانوەکەمە بەدڵە ماڵە جوانەکەم بەڵێ ئەمە ماڵێکی نوێ ئەزانی بەڵێ من سەردانی هەرچی گوند و شار و شارۆچکەی کوردستانە کە مناڵی لێبێ ئەچم بۆ لایەن و بەرنمەیان لەگەڵەکەم پێ خۆشە دەست خۆش بێ زۆر سپاس ئەی تۆ پێ خۆشە مناڵانی کوردستان هەمووی ببینی بەگشتی بەڵێ کەواتە زانیە بێ چی بکەی بەڵێ هەموو ڕۆژێ سەیری ماوەی مناڵانی کورسات کە بۆ ئەوەی مناڵانی کوردیش ببینی باشە بەڵێ ئافرین نەربژی لاوی بەڵێ تۆ زانیاری هەیە لەسەر گوندەکەتان ناوی چییە؟ بەڵێ ئادی ناوی لە چیەوە هاتووە؟ لە گاوردێەوە گاوردێ بەڵێ من وام زانی هەر لە ئەوەڵەوە کە ئەم گوندە دروست بووە ناوی گەورەدێ بووە واتە ئەم ناوە گاوری لێ بووە بەڵێ وەختی کۆن وەختی کۆن بەڵێ باشە ئەی ئاسەوار و شتیان ماوە لەم ناوە وەڵا ماوە بەس دیار نییە دیار نییە بەڵێ باشە هیچ شتێکتان نەدۆزیوەتەوە هیچ پارچەیەک ئاسارێک شتێک لەم ناوە نەوەڵە ئەی باشە تۆ چۆن فێر بووی کە ناوی گوندەکەتان ڕاستەکەی ناوی گاوردەیە لە باوکمان فێر بوو ئەفەرین هەر بژی مناڵەکان ئەزانن زۆر گرنگە بۆ ئێوەی مناڵان کە ناوی گوندەکانی خۆتان بزانن بۆ ئەوەی کە کەسێکی وەکو من بێگانە هات وتی ناوی گوندەکەتان چییە ناوەکەی پێ بڵێن بۆ ئەوەی ئەوی شارەزابێ باشە ئافرین لاوی بەڵێ ئەی گۆرانی ئەزانی نەوەڵە گۆرانی نازانی نەوەڵە ئەی هۆنراوە نەوەڵە هیچ نەوەڵە ئەی نوکتە نەوەڵە هەریز نازانم ئۆی ئەو بۆ وەڵاسی ئەی باشە لە پۆلی چەند بووی شاش لە پۆلی 6 ئافرین هەر بژی یەک چەپڵەی بۆ لێبەر دەست خۆش نازە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشم نازە بەڵێ تۆ بزنە هەیە بزن نەخێر ئەی کار نەوەڵە ئەی چی وێ یادی پێم بڵێ هیچ هیچ نەوەڵە ئەی پشیلە مشکیش نییە ئەی باشە سەیری فلم کارتۆنی مشک و پشیلەکەکەی بەڵێ کامیان نەخۆشترەوێ زیتەڵە من نەخۆشەوێ بەڵێ ئەی جا قوربانی بم منیش تۆم یەک دنیا خۆشەوێ نازە لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک بەڵێ ئەم ساڵ چوویتە قوتابخانە بەڵێ حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر وای گیان دکتۆری چی دکتۆری دان باشە کە دانم ێشا ئەو وەختێک کە گەورە بووم پیر بووم دانم کولۆر بوو بێمە لاو چارەسەر مەکەی بەڵێ ئەی باشە حەزەکەی کە بووی بە دکتۆر هەر لە گوندەکەی خۆتانە خزمەتی مناڵام بکە یان بچی بۆ شار شار بۆ شار ئەی مناڵانی گوندەکەی ئێوەش گوناحن پێویستیان پێێتە ئەوان دکتۆریان لای دکتۆریان لایە بەڵێ کەواتە گوندەکەشتان نەخۆشخانەی تایە وایە بەڵێ زۆرم پێخۆشە بۆ هیوای کەستان نەخۆش نەکەون بەڵام ئەگەر نەخۆش کەوتن خوا نەخواستە سەرماتان بوو لە گوندەکەی خۆتان نەخۆتان چارەسەرەکەن وایە بەڵێ ئافەری نازەجان نازە بەڵێ تۆ یاری بە تابلێت و مۆبایل و شتان ناکەی نەخێر ئافرین نابێ مناڵان یاری بەو شتانە بکەن لەبەرەوەی لەوانەکانیان دواکەون دوای تااقەتی هاوڕێتی کەسیان نامێنەیە ئەوە کارێکی زۆر خراپە وایە بەڵێ ئەفەری نازەجان نازە بەڵێ ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ ئادەی
سمورە سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشە پێمە زۆر وریایە و بچووکە خەنجی لەو ئێسکسووکە پێمان دەڵێ دووریا بن لە دەرسە زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێک بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە. ئەی ئەفەرین یەک چۆ بڵێ قای بۆ نازەیگیان. دانیال بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە وەڵا باش دانیال لە پۆلی چەنی حەوت حەوت بەڵێ ئافرین هەربژی دانیال بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشت و کاڵ بە چیەوە خەریکن کشت و کاڵەکان بە گەنم و زۆشتانەوە کاڵەگ و گەنم و جۆ و کاڵێکی شەکەن بەڵێ ئەمە ڕاستە بەڵێ ئەوە ئێستا کاڵەکەیە نەخێر هەر لە خۆتەوە باسی کاڵەکە کرد من زۆرم حەز لێ بوو ئەزانی بەڵێ چی بکەین تۆزە کاڵک بخۆی وڵای مەگە لە بازا بیکڕی ئەبێ هاوین بێمەوە ئەی بۆنە ئەگەر بێمەوە کاڵەکەم بۆ دانێن بەڵێ بەڕاست بەڵێ بەڵێن بێ بەڵێ تەواو ئەما وینە ئێمەوە بۆ لای ئێوە بێ کاڵێکی شیرینم بۆ دانی باشە دانیال بەڵێ ئەی تۆ هاوکاری خێزانەکەەوەکەی لە کاروباری کشت و کاڵۆوانەیە بەڵێ ئەی ئێوە مەڕووماڵاتانەیە نەخێر نیتانە بەڵێ ئەی باشە کاڵەکە ڕوێنن نەخێر ئەی چیەکە نێوە ئێمە باز حرەسی حرس پاسەوانن بەڵێ زۆر زۆر باشە ئەو کارێکی زۆر جوان و پیرۆزە ئافرین هەر سەرکەوتوو بن خێزانەکەتان هەمیشە بەختەوە بێ باشە سەلامەت بێ ئافرین ئەی دانیال بەڵێ حەزەکراتم بۆ گوندەکەتان بەڵێ یا پێ و ناخۆش پێ خۆش بوو ئەی بۆ لای مناڵەکانی تر وتموت پێم ناخۆشە زیتەڵە بێ بۆ ئێرە وام نەوتوە گاڵتەم کردوتم بزانم منە خۆشەوێ بەڵێ ئافرین دانیال جان دانیال بەڵێ ئەزای گۆرانێکم بۆ بڵێ نەخێر نازانی بەڵێ نوکتەش نازانی نەوەڵە ئادی بەدەنگی بەرز بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گەورە دێ زیتەڵا بەخێر بێ بە گەورە دێ زۆر سپاس یەک چەبڵە بۆ دانیال هەر بژی دانیال جان سەلامەت دیاری چۆنی باشم زیتە باشی بەڵێ ئەحواڵە چۆنە ئەی منی دیاریەوە چی بووە بۆمان ئەوە مانگایە مانگە لە مانگا ترسم بووی نانە نایە بوو خۆم نێ نایە نانە ناماخوا نا بەڕاستە بەڵێ وتم نەوەکو من بە گژوگیا تێگەش بێ یای مانگا چۆنی چۆنی مانگا ئەو بۆ جواب لایەنەوە دیاری بەڵێ ئەو تۆ مانگاوەیە بەڵێ هی بچووکەیە مانگای بچووک بەڵێ دەمانگایکی بچووک بێنە بەقەدەر دەستی من بێ ئەترسم ئەمانە زۆر گەورە نەزانی مانگای وا بچووکتانەیەوە نەوەڵاوە هەر نییە ئەی هەموو یاوا گەورن بەڵێ ئەی هینە نیتانە تۆزە بچووکتر بێ بەخواوانە زۆر گەورە و ترسناکە هەمانە بەس زەلێرنی ئەی باشە تۆ لیان ناترسی نا ئەی باشە کلکیان بۆ نەدرێژە ماچوزان ئێی مانگا ئەو نایەنەوە بۆ ئێرە جارێکی تر دیاری بەڵێ باشە ئەم مانگایانە ئەوە لەکوێ بوون لەو دەشتە بوو ئەی خۆیان ڕۆشت بوون وەڵا نازان ئەی شارەزان مانگا خۆیانە ڕۆنوێنەوە وەڵا زۆر باشە ئافرین دیاری ئەوە تۆ لە پۆلی چەنی واوە مشتازانی لە پۆلیەش لە پۆلیاش بەڵێ ئافرین هەر بژی دیاری بەڵێ باشە تۆ حەزە بە خوێندنەوەیە بەڵێ پەرتوکە خوێنیتەوە ئەی خوێنەوە بەس نیمە نیتە بەڵێ دەبڵێ چی من گۆڤارێکم بۆ تۆ بۆ ئەم مناڵە ئازیزانە هێناوە گۆڤاری پەپولەی ناوە کە ژمارەیەک چیرۆکی زۆر خۆش هەروەها وێنەی مناڵ هەروەها مناڵی زۆر جوانی تایە ئەتوانی بابەتەکانی بخوێنیتەوە بابەتی زانستی تایە هەموو شتێکی تایە باشە بەڵێ بۆ هیوایە بکە بیخوێنیتەوە سوودی لێ ببینی باشە بەڵێ دیاری جان بەڵێ گۆرانی شت نازانی تۆش نەوەڵە نازانی ئافرین یەک چەبڵە بۆ دیاری بەرزی چۆنی باشی دەنگ و باسە ئەڵا باش ئەی یاخوار باشبی بەرزی لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین بەرزی بەڵێ گوندەکەیەوە لە بەرزیایە لە نزمیایە لە نزمیایە لە نزمیایە بەو شاخەوە ناڵە لە بەرزیە بەرزی وتم بزانم بیرمەوە بەرز و نزم کامەیە گوندەکەتان زۆر بەرزە وایە بەڵێ باش ئەمڕۆ ڕەشەبای هەیە یا ڕەشەبای نییە وڵا هەیەی ڕەشەبایکی زۆر ساردیشیە وایە بەڵێ من ئەو پۆشاکی گەرمم لەبەر کردووەوە شاو پۆشاکی گەرم لەبەرکەن باشە بەڵێ ئەفەرین بەرزی بەڵێ ئەو ڕاوشتە لەبەرە نەوەڵە ئەی گۆرانی گۆرانی ئەزانم ئادی گۆرانێکم بۆ بڵێ
ئێمە قوتابی ژیرین خاوەنی ئەوش ببینین شاگرتی ڕێ ڕووناکی وێنەی بەرز و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێخەخا مەسەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەما ئیتر دەبێ بخوێن نەزانی دەبێ بێن ئەفەرین هەر بژی دەست خۆش یەک چەپڵی قایمی بۆ لێبە ئەفەرین شوان شوانە بەڵێ چۆنی باشم سوە شوانە بەڵێ تۆ شوانی و کردووە بەڵێ هی مەڕیا مانگا مانگا یو مانگا زلانە مانگاکە چۆنەوە باشە شوانە بەڵێ تۆ لە قوتابخانە لە پۆلی چەنی حەوت حەوت بەڵێ ئافرین باشە تۆ کاچی بۆ قوتابخانە هاوکاری ئەو مناڵاناکی کە لە خۆ بچووکترن بەڵێ ئەگەولیانە بێ بەڵێ ئەی باشە بەسەر شەقامەکەیە بێ بڕۆیان بەسەر شۆستەکانە شۆستەکە بۆچی بۆی سارە لێندا ئافرین بۆی سیارە لێمان نەیە شوانێکیان گرنگە مناڵانی وەکو تۆ لەبەرەوەی لە هاوڕێکانی ترە گەورەتری لە کاتی چوون بۆ قوتابخانەیە ئەگەڵ لە هاوڕێکانە بێ باشە بەڵێ ئافرین یەک چەپ لە بۆ کاکە شوانە ئەستێرە بەڵێ چۆنی باشم باشی باشم ئەستێرە لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئەستێرە بەڵێ پرسیارێکە لێ بکەم بەڵێ مرۆڤێک چەندان لە دەمیایەتی 32 32 ئەو کەموو پێوتەوە خۆزانی و ئەی ئافرین ئەستێرە ئەستێرە بەڵێ باشە کە شیرینی و خوارد ئەبێت دوای شیرینی خواردن چی بکەیت دان بشوی بۆچی چکە دوای دانە کلۆرێک گرێ ئافرین کلۆرە بێ دوای دانەکانە ڕەشە بێ و چی لێیە ئەکەوێ وایە بەڵێ ئافرین ئەستێرە بەڵێ گۆرانی ەزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ وەرزش گزنگێکی گەشە شەنگی دەست و قاچوی لۆشە نەخۆشی و بێهێزی سستی تیپی وەرزش لی بێبەشە گەنجان و قوتابیانی زرنگ وەرزش جوانەیەکە گرنگ بیکەم بە خوت تاک و ماو هەڵمە دۆڕێنن لە ژیان تەواو ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش پەیوەند چۆنی باشم دەنگ و باسە سلامت بی پەیوەند بەڵێ تۆ پەیوەندی و لەگەڵ هاوڕێکاتا خۆشە بەڵێ چەند هاوڕێوەیە ماسەمان حەوەی هاوڕێ من هەموویان بەڵێ ئافرین زۆرم پێخۆشە کە ئەوە هاوڕێتی یەکتریەکە بەڵێ. پەیوەند لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج باشە تۆ پشوەکانە چۆن بەسەرە بی لە ماڵەوە چیەکە ئەو ڕۆژانی کە دەوامتان نییە دەرجە خوێنی دەرسە خوێنی بەڵێ زۆر باشە ئەی باشە ئێستا وا تاقیکردنەوەکانە خۆ ئامادە کردو بۆ تاقیکردنەوە بەڵێ ئەی وانەکان بە باشی خوێنی بەڵێ حەزەکەی دەرچی بەڵێ ئەی هاوکاری ئەو هاوڕێیانەوەکی کە ئەگەر وانەیەکیان نەزانی بەڵێ زۆر زۆر باشە ئافرین یەک چەپڵی قایم بۆ پەیوەند زانە بەڵێ چۆنی باش زانە حەزەکەم کە گەورە بووی تۆ ببی بە زانایەک کە دۆزینەوە و داهێنانی باش بکەی باشە زانا لە پۆلی چەنی پێنج ئافرین هەر بژی زانە بەڵێ باشە تۆ حەزل لە وێنە کێشان و وەرزش و شتانە هەیە بەڵێ کامیانە زۆر حەز لێە وێنی کێشە وێنە وێنەی جوانە کێشی بەڵێ حەزەکەی وێنەی چی زۆر بکێشی لا نازە حەزەکەی وێنەی گوندەکەتان ئاوا هەمووی بە جوانی بکێشی بەڵێ ئەی مامۆسای هونەرتانەیە لە قوتابخانە بەڵێ هاوکاری وەکە لە دروستکردنی وێنەیە بەڵێ زۆر زۆر باشە ئافری منیش زۆرم پێخۆشە لە داهاتوە بی بە وێنە کێشێکی زۆر باش باشە بەڵێ بەڵێ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دانیار خالید بەڵێ چۆنی چۆنی باشی دەنگ و باسە یاخوا سەلامەت بی دانیار بەڵێ ئۆ بووە جوان خۆ گۆڕیوە ئەو پۆشاکە کوردیانە و لە بەرایە وڵا لەبەریەوە یعنی زانی و منیە بۆ گوندەکە تاوتێ بەڵێ. با منی شۆک و جوان خۆم گۆڕم وایە ئەو قژە جوانە چییە پێێتەوە ئەو خۆی هەروە سەردە یا بۆ یاخی سەردە کرد وڵا بۆ خۆی وایە خوا بەڕاستە بەڵێ کوڕە تۆ زۆر قۆزیە زانی بەڵێ. کوڕێکی زۆر پاک و خاوێن و سەرنجڕاکێشی من پێم خۆشە کاتمە گوندەکانیان قوتابخانەکان مناڵان ئاوا بە پاک و خاوێنی دەوامی خۆیان بکەن و بە پاک و خاوێنی پۆشاکەکانیان ڕابگرن بەڵێ باشە تۆ کە ئەڕوویتەوە ماڵەوە پۆشاکەکانی هەر ئاوا داکەنیت و یەکسەر فرانەی نەوەڵا بێ بگیتە تاکێکە و جوانتاینی بۆچی بۆی کە پیس نەبێ بۆی کە پیس نەبێ بۆی کە خێزانەکەشە ماندوو نەبن بە دیارتەوە وەنیە بەڵێ ئافرین وتە لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش باشە تۆ خۆ ئامادەکردووە بۆ تاقیکردنەوەکان بەڵێ ڕۆژانە
وانە زۆرە خوێنی بەڵێ ئەی یاریەکەی وڵا زۆری وەرزش وەرزشی چی تۆپێن تۆپێن بەڵێ. لێرە ساحەتانەیە بەڵێ لەگەڵ چیا زۆر یاریەکەی وڵاگە برا دەرکانمە لەگەڵ ئەم هاوڕێیانەیە بەڵێ زۆرم پێخۆشە ئافرین هەر بژیت دانیارجان بۆ هیوایم کە لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر لیا خان بەڵێ چۆنی باشە باشی بەڵێ لیا سەرماو نییە نەخێر ئەگەر سەرماتە باو چاکەتی خۆمە بەمێ نا دەست خۆش ئەی وەرە بۆ ماڵەکەم وەرە ژوورەوە گەر سەرماتە ناخێر دەست خۆش ئافرین لیا گیان بەڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ چەند هاوڕێو هەیە لە قوتابخانە زۆر زۆر بەڵێ تۆ لەگەڵ چیا لە یەک پۆلان لەگەڵ هاوڕەکانمە لەگەڵ ئەسا ئەوانەی کێوکێ لێرە لەگەڵ تا لە قوتابخانەکە ئەستێرە ئەستێرە بەڵێ تۆ لیاو زۆر خۆشەوێ بەڵێ ئافرین منیش زۆرم پێخۆشە ئاوا یەکتریتان خۆشەوێت لەبەرەوەی ئێوە مناڵی زۆر باشن لیاش کچێکی زۆر چاکە لیا بەڵێ لە چوانەیەکە زۆر باشی لە هەمووی لە هەمووی بەڵێ ئەی حەزەکی کە گەورە بووی بیبەچی دکتۆر دکتۆر بەڵێ ئافرین دکتۆرە لیا گیان لیا بەڵێ گۆران نێزانی بەڵێ ئەدی گۆرانێکە بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکەین وێنەیت بەرز و دڵپاکەین خامە کتێب و دەفتەر هەرسێکێ خەمە سەرسەر پێ فێر دەبین زانستی ڕاوشتی جوان و بەرزی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمان ئەویترە بێ بخوێنین نەزانین لە بن بێنین ئەی ئافرین لیا گیان هەر بشی دەست خۆش گوێدرێژەکەش گۆرانی وتر لەگەڵمانە وای هاوڕێیان ئافرین ئەوەی گوێدرێژتان خۆشەوێ ئەی ئاژەڵەکانی ترتان خۆشەوێ ئەبێ ئازاری ئاژەڵ بین بۆچی ئەویش گیان لەبەرە وایە ئافرین لاوان عەبدوڵڵا بەڵێ چۆنی لە پۆلی چەنی پۆلی یەک پۆلی یەک ئەم ساڵ چوویتە قوتابخانە بەڵێ لاوان باشە داربڕینەوە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵا هەڵەیە بۆچی لەبەرەوەی ژینگەکەمان نەشێوێ وایە بەڵێ ئافەری کاکە لاوان بەڵێ ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ نە ئەی وەرراوە نە ئەی دە باشە ئەی تۆ چەند هاوڕێو هەیە هەمووی هەمووی هاوڕێتن بەڵێ ئەی ئافرین کەواتە هەموو تا چەپڵێ بۆ کاکە لاوان لێە مناڵەکان پێتان خۆش بوو هاتینە بەرنامەیەمان تۆمار کرد باشە بەڵێنم پێیەن کە هیچ کاتێک یاری بە مۆبایل و تابلێت و لاپتۆپ و شتانە نەکەن تەنیا بۆ کاتی وانە خوێندن گرنگە شتانە وایە زۆر باشە من زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە ئەمڕۆ وەکو وتم گۆڤارێکم بۆیە ناوت گۆڤاری پەپولە بەو هیوایم کە بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە هەتا کاتێکی تر و بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وەحەفیز